کە هەرەکە بچووکەکەی 400,000 لتر نەوتی خامی تایە ئەگەر بسووتێ ئەم ناوچەیە ئیتر کارەساتێکە نێتەوە لەم ناوچەیە. ژماری کەشتەکان چەنە بە نەوتەوە کە وەستاون و ئەمە چی مەترسیەکی دروست کردووە ئەگەر دۆخەکە شلۆق بێت و ئێران لەو کەشتیانە بدا. سەکە دەوری 600 دانە گیری خواردوە لێنانە ئەگەر ببینی لە پێش بەڵێ ئەمە خۆی سەیرە ینی عمان ئەگەر سەیری بکەی ئەم سوورە عمانە ئەو سوورەش عمانە سەوزەکە ئیماراتە یعنی ئەوە محافظەی سەندەمە شاری سەندەمی عمانیە بەڵام لە زەویەوە ڕێ نییە بووە عمان لا بە ئاوی ئەم بەناو ئیماراتە ڕەتەبی ئەو منتقەیە شاخاویەکی سەیرە هەتاکو شاخەکانی لێنانە پێڵێن حرم چیای حرم شتێکی زۆر سەیرە ینی ئەوە نییە بتوانی لێنانە بمێنیتن هیچ جۆرە فعالیاتێکت هەبێتن جگەلەوە ئەمان لێرە هیچی پێ ناکرێتن تۆ گەر سەیری هورمز بکەین 31 کیلومتر لە بازەشۆنی 33 تاکو 39 کیلومترە ئەو سەوزە گەورەی بەرامبەرت ئەوە جەزیرەی قەشەمە تەبانەوە سوپای ئێرانی تایە ئەتوانێت کۆنتترۆلی مەڵی قرمز بکات لێوێنانەوە جگەلەوە هاتە لە خواردتریەوە ئەوەیان هینە هورمزە ئەجا لە عراقت هەیە واتە ئێران ئەم ناوەی کۆنتترۆل کردووە ینی ئەتوانێت لە شاخەکانەوە لە ناو خاکی خۆیەوە مسەیرات تێبگرێ یان لە جەزیرەی قەشەمەوە یان هەرمزەوە ئەمریکا ئەگەر هات و ئەوەشی گرت دوایەوە چیەکە لەو بەرەوە ئایا تاکو چەند ئەتوانێت لێوێنانە بمێنێتن لەو دوورگانە لە کۆتایە هەرە بێ بکشێتەوە ئەم عملیاتە شەروە ئەمێنێتن ئەمانەش لێرە بۆمبێکە ئەم 600 دانە ئەگەر ئێران لە هەمووی بدا تۆ بەس بیر لەوانە بکەرەوە کە هەرەکە بچووکەکەی 400,000 لتر نەوتی خامی تایە ئەگەر بسووتێ ئەم ناوچەیە ئیتر کارەساتێکە نێتەوە لەم ناوچەیە